ئایا بۆ کێ زەرورە نازۆری معیدە یاخود هەناوبینی گەدا ئەنجام بدەین؟ کۆمەڵێک نەخۆشمان هەیە بە کۆمەڵە نیشانەی تایبەتەوە یەن پێویستە ئەم نازۆریان بۆ ئەنجام بدرێت. لەوانە ئەو کەسانەی لە کاتی قوددانە ئازاریان هەیە یاخود هەست بە ناڕەحەتی ئەکەن لە کاتی قوددانی خواردنە. ئەو نەخۆشانەی کە ئازارێکی زۆریان هەیە لە معیدەیانە و وەڵام ناداتەوە بۆ چارەسەر یاخود ئازاریان هەیە و تەمەنیان لە 55 ساڵ زیاترە. هەنێ نەخۆشی بەڕێزمان هەیە بە ڕشانەوەیەکی زۆر بە مدەتێکی زۆر ڕشانەوەیان هەیە هۆکارەکەی نازانرێت. یاخود کۆمەڵێک نەخۆشمان هەیە کە خوێن هەڵئهێننەوە یاخود پیسەکان ڕەش بووە، ئێمە پێویستە بە شێوەیەکی ئیمەرجەنسی نازۆر بکەین بۆ ئەمانە بۆ ئەوەی حاڵەتەکەیان دەستنیشان بکەین. کۆمەڵێک چارەخوازی بەڕێزمان هەیە کە وەزنیان زۆر دابەزیوە، هۆکاری وەزن دابەزینەکەیان نەزانراوە یاخود کەم خوێنیەکیان هەیە تا ئێستا نازانین هۆکاری چییە، پێویستە بۆ ئەمانەش ئەم هەناوبینیە ئەنجام بدرێت. هەندێک نەخۆشمان هەیە کە ئێمە تەسەوورەکەین حساسیەی گەنمیان هەبێ کە پێڵێن سیلیاک دیزیز، پێویستە ئەمانە هەناوبینیان بۆ ئەنجام بدرێ و پارچە لە دوانزەگریان وەربگرین بۆی حاڵەتەکەیان دەستنیشان بکرێ. هەندێک لەو کەسانەی کە کەسی یەکەم یان یاخود کەسی نزیکیان تووشی شەرپەنجەی گەدە یاخود سوورەنچک بووە، پێویستە ئەمانەش نازۆری معیدەیان بۆ ئەنجام بدرێ. هەندێک چارەخوازی بەڕێزمان هەیە زووتر تووشی نەزیفی معیدە یاخود برینی گەدە بوون، پێویستە بۆ متابعە بۆی بزانین برینەکەیان ساڕێژ بووە نازۆری معیدەیان بۆ ئەنجام بدرێ. هەندێک چارەخوازی بەڕێزمان هەیە بە تایبەت سەردانمان کرد چەندین جار چەندین کۆرسی بەکتریای معیدە ئێسپالۆریان وەرگرتووە، وەڵامیان نەبووە بۆ عیلاج. لەمانەیە پێویستە هەناوبینی گەدەیان بۆ ئەنجام بدەین و پارچەیەک لە معیدەیان وەربگرین و بینێرین بۆ زەرع تا و بەکتریای گەشە بکە و بزانین وەڵامی بۆ چ جۆرە دەرمانێک هەیە. بە هیوای لە ساغی و سەلامەتی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.